زۆر جار دەگوترێت دەڵێن تاریخی کوردی هەر تاریخی براکوژی بوو، ئەوە ڕاست نییە. ئەو کاتانە براکوژی بووە کە دەوڵەتە یان ئیمپراتۆریەتە یان ئیمارەتی کوردیە تێک دەچی لەو کات و ساتی هەتا یەکگرتوو بووینە بەردەوام بووە. بۆیە ئێستاش هەمان شێوە، یعنی ئەمە 30 ساڵی ڕابردووە پێشووتریش بۆمان دەرکەوتووە کە عەقڵیەتی سەرکردایەتی ئێستای کوردی هەموو حیزبەکان عەقڵیەتێکی براکوژی و زاڵبوونە لە هەموو لایەنەکان، یعنی یەک لای نییە. بۆیە دەست ینی وەک بێ زەمینێکی زۆر باشیان ڕەخساندیە بۆ ئەوی داگیرکەران بە کەیف خۆیان دەست لە کاروباری وەرن. ئەگە تێبینیم کەی جاران هەتا یەکگرتنی کورد هەبوو، دەوڵەتانی داگیرکەری دەوروبەرمان مشەوەش دەبوون، دانیشتنی دەوریان هەبوو، دانیشتنی ئیقلیمی دژی کورد. بەڵام ئێستا ئەو دانیشتنیان ناوێت لەبەر ئەوەی سەرکردایەتی کورد خۆی جێبەجێ دەکا، خۆی ئەو ئەرکەی ئەوان جێبەجێ دەکا و هەموو خەڵکی دنیایش دەزانی کە لەژێر سایی شەڕی براکوژی و دەستێوەردانی داگیرکەران چارەنووسی کوردستان بە هیچ شتێک ناکات. دەزانین چۆنە ئەو هەر یەکلا نییە، نێمە بە وردی ئەگە باسی بابەتەکەی بکەین وجودی برایانی گەریلاژ لە هەرێمی کوردستان دەبابی وجودەکی ڕەزامەندی و شەرعی بووایە. ڕاستە هەر چار پارچەی کوردستان یەک پارچەیە. ئێستا قەندیل لە هەموو لایەک ئەمە تەئیدیەوەی دەکەین کە قەندیل بە پێی قەرارێکی وەتانی کوردستانی گەریلا لەوێەوە ئەرکەچی جیهانیش دەبینی ئەسڵەن دەبابی نەتەوە یەکگرتووەکان موچە و بژێوی گەریلا بدەن، لەبەرەوەی ئەگەر ئەوان لەوێ نەبن تورکیا داعش و تیرۆریستی گەورە دەهێنتەوەی دەبتە هەڕەشە لەسەر ناوچەکە و جیهان. بەڵام لە بۆ باقی شوێنەکەینتر هەرێمی کوردستان هەرێمێکە مؤسسات و یاسای خۆی دەبابی پرسەش پێ بکرێ. ئەوە لەلایەک نەقسەک هەیە لە لای برادرانی پەکک، هەرچی لە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەوەیە دەبی ئەوان بزانن ئەوە تورکیایە دەیەوێت شەڕی براکوژیان پێ بکەن، نەک لە پێناوی سەرکەوتنی لایەک، بەڵکو لە بۆ تێکچوونی هەرێمی کوردستان و تێکچوونی تەواوی حرەکەی تەحەڕوری کوردی. و تورکیا بە ئاشکراش لە دوای یعنی هەموو وەکبرەی ئەوانەی کە پێی بترێن مفەکرینی کورد ئەوەی دەزانن کە ئەگە پەکەکە تەواو بوو نۆرەی حیزبەکانی کەش یەکەیەکەدی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە زیاتر وجودی بەهێزە لە هەرێمی کوردستان. و تورکیا زۆر جار ئەو پرۆژەی عەرزی عێراق و ئێران و ئەوانەش کرێ، ئەوانە مشتەرینینە دەنە لە مێژ بوو شەڕی براکوژی پێویست نەدەبوو ئەو هەرێمی کوردستان و پاکەکە هەم لایەنەکانی تێک و پێک دەدا، بەڵام ئەو دەوڵەتانەی دەوروبەر ئەوەندە مشتەرینینە. زین چۆدە ئێستا ئاشتیانی ئەگە قبول بکەیان قبولەکە خۆی زەرەر دەکە زۆر وە زەرەریشی کردووە و ئێستا پێگەی هەرێمی کوردستان زۆر لاوازە. ئێستا کە دەرێن ئەمریکا دەکشێتەوە مەترسی هەیە لەسەر، مەترسی لە چێە؟ خۆ مەترسی لە لای عێراق و ئێران و سووریا نیە، مەترسی پلەی یەک لە تورکیایە. تورکیا بە ئاشکرا هاتە پێش و 4-5 مەلەفی گەورەی قانونی هێناتە ئاراوە، مەلەفی سیڤەرە، لۆزانە، ویلایەتی مووسڵە، ئەوی پێ دەوترێت میساقی میلی کۆنە، ئێوانەی هەموو هێناتە گۆڕێ بۆ ئەوەی دەست بەسەر ناوچەکە دابکری. ئەو یعنی وەک برێەوە غیتایەکی قانونەوە غیتا عەسکەریەکەشی ئامادەیە لەسەر زەوی بۆیە لە پاشکشانەوەی ئەمریکا تەنها تورکیای هەڕەشەی زۆر گەورە، ئەوان کە ناریم هەڕەشە نییە، بەڵام هەڕەشەی ئەساسی ئەوەی کاتە هەر لایەک کە عینانی دەکات لە بۆ ئاشتی ئینتیحار لە بۆ خۆی لە بۆ هەموو کوردستانی. بەڕای من ئەنی وەکوری پرۆژەیەکی بە خێرایی سەرپێی ئێستا گەر باز بکەم، ئێستا دەبێت هەموو حیزبە کوردستانەکەن بە پارتی و پەکەش پێک بێن لەسەر ئەوەی کە هەنگاوی یەکەم دەرکردنی تورکیایە لە هەرێمی کوردستان، چکە گەرەوە بینێ هەڕەشەکە زۆر گەورەیە وە مەجای دەرکردنیشی هەیە و تا عێراق سیادەی هەیە، جامیعەی عەرەبی هەیە، نەتەوەی گرتوەکانی. هەنگاوی دووەم ئەوەیە کە تورکیا دەرکرا دەبی پەکەکە وعد بدا هەر بوونێکی لە هەرێمی کوردستان لە ژێر سایەی ئیلتیزامە بە موئەسساتی هەرێمی کوردستان چی بێ. ئەوە یعنی وەکوبرێ ئەوە نەخشە ڕێگەیەکی کورت و سادەی ئاشتی لە بۆ هەموو حیزبە کوردستانێک. خۆی ینی ئیشی سەرەکی هەر 4 پارچەی کوردستان چۆنە، هەندێک ئیشەیە تایبەتە بە پارچەیەک، بەڵام هەندێک ئیشەیە گشتیە هەر 4 پارچەی دەگرێتەوە. لە هەموو جیهان لە کاتی وەرچەرخان لە بۆ دەوڵەت بوون جامیعەیەک دروست بووە، وەکبرێ جامیعەی وەکو جامیعەی عەرەبی، جامیعەی جەرمەنی هەبووە، جامیعەی لاتینی هەبووە، جامیعەی بەریتانی هەبووە.
ئەو جامعەیە زۆر پێویستە لە کوردستان جامعەیەکی وەکو جامعە عەرەبی هەبوایە ئەحزابەکان تێیدا و شەخصیات تێیدا ئەندام بوونایە قەرارات لەوێ دەرچوایە نەک حیزبك بۆی ئەگەر دوو حیزب شێشەشیان کەتە بینی قەراری جامعەی کوردستانی ئەو جامعەی باز دەکەم دەبابی دەرچی هەر لایەک ئیلتیزامی نەکرد وەکو ئەو ئاەتی قورئانی کە دەرێ باسی ئەوەی دەکا إن بغت أحدهما على آخر فقاتلوا يعني دەبێت و ڕایگری يعني قووەتەکی وات لە دەست دابی ئەو لایەی کە ئاشتی ناکە بە قسەی داگیرکەران دەبی شمشێری لێ برنکەی لێی نەدەی بەڵام لێی برنکەی بری دەبی ئاشتی بکەی ئەوە ئیشی کوردان لەو دەمەی ئەوەیە ئەگە بکرێ دەزانین چۆنە چارە نییە ئەمە دەزانین برایانی دەسەڵات لە کوردستان و قەدر هەر لە لایەکی ناکەن قەدر لە هەموو خەڵکی کوردستان دەکەن يعني هەموو خەڵکی کوردستان تەحملێکی زۆری کرد لە پێناوی مانەوەی ئەو وەزعە چونکە هەر ئیشێک لەوەی ینی بەدیلی ئەوەی تێکچوونی ناچێت بۆیە برایانی گەریلا دەستیان خۆش بی کە لەبەر شەڕی براکوژی ڕادەکەن ئەوە نیشانی ئەوەی لە خەمدان ئەوە ئەمە دەستخۆشیان لێ دەکەین و داوایان لێ دەکەین بەردەوام من لەسەرەوە هیچ چارە و بەدیلێشتر نیە لەوەی ئەجینا تورکیا زۆر حەز دەکات ئێستا هەموو حیزبە کوردستانیەکان و هەموو خەڵکی کوردستان تێک بەرن ئەمن لەو ماوەی بیستیتم حیزبی تریش ویستی پەیوەندی لەگەڵ تورکیا بکە یەک لە مەرجەکانی ئەو بەدەبێت شەڕی براکوژی بکەیت یعنی ئەو مەرجی ئەوانە تو مەرجی ئەوان لەبەرچی قبول دەکەی وەرە لەناو خۆی یەک گر بە ڕێک بە لەگە میلەتەکەت ئاشت بەوە واز لەو هەموو گەندەڵی و دزی و تاڵانی بینە ئەو هەینێ هەڕەشەی تورکیاش ئەوەندە کاریگەر نابی